بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەم زانستە زانستی چاکردنی دڵ و دەروون و ناخ و زانستی چاکردنی ناوەی ئینسان پێش دەرەوەی گرنگترین زانستەکانی دینە. ابن تەیمیە فەرمێ ئەم زانستە ئەسڵە لە ئوسوولەکانی ئیمان، و فەرمێ هەموو فەرعەکانی تری ئیمان لەسەر ئەم ئەسڵە وەستاوە. و فەرمێ بەبێ باشبوونی ناخ ئەگەر ئینسان هەوڵی دەرەوەی بدا باشی بکە، گوێ بە ناخی نەدا، ناخی هەر خراپ بێ، فەرمێەوە بەڕاستی تەنها منافقێکە و هیچی تر. بۆیە ئەبێ ناوەوەت باش بکەیت و دەرەوەشت، نەک ڕووکەش و دەرەوە جوان بکەیت و باش بکەیت و گوێ نەدەی بە ناوەوە، بەڵکو باشکردنی ناخت لە پێش باشکردنی دەرەوەتە و باشکردنی جەستەتە. ناخی ئینسان، باطنی ئینسان، وەکو ئیمامی ابن رەجەب أفرمي هو الإخلاص والأساس، والظاهر أفرمي هو المتابعة والفرع. أفرمي ناخي إنسان بريتيالا إخلاص واتا يقلاكنا ويضلبو الله سبحانه وتعالى، وأو بنتينا شلها مكاركة، چونك رسول الله صلى الله عليه وسلم فرمي إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. كاركان بنيتنا وضلن بناخة ببي ناووت حساب بودر واشتكري وأجر بودر وشدانه. بوين مناهنة رسول الله صلى الله عليه وسلم بويك هركسي لنا خيوة هجرتي كردبه وەڕەزامەندی الله و ڕەسوولەکەی ئەوە ئەجر و پاداشتی لایەوە. هەر کەسێکیش بۆ دنیایەکی کردبێ بەدەستی بهێنێ و ئافرەتێک بەدەستی بهێنێ کە بەداخەوە زۆرێک لە گەنجەکانمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هیجرەتیان کە بە ڕووکەش پیشانی ئەدەن لە ئەکاونتەکانیانە بۆ ئەڵڵایە، بەڵام لە ناخەوە بۆ ڕازیکردنی ئافرەتێک یاخود بۆ ڕازیکردنی کوڕێکی گەنجە. وە فەرمێ ئەوە هیجرەتەکەی بۆ ئەو دنیایە کە بۆی کردووە، یاخود بۆ ئافرەتەیەکە ئەوێ بەدەستی بێنێ، یاخود ئەو کوڕەیە بەدەستی بێنێ، لای ئەڵڵا هیچ ئەجرێکی نییە. وە لە ڕۆژی قیامەتا پێوترێ بڕۆ ڕووپامایی کێتە کرد ئەجرەکەی لەو وەرگرە. رسول الله صلى الله عليه وسلم وافەرمێ پێی ئەوترێ بڕۆ ڕووپامایی کێتە کرد و ڕەزامەندی کێ دەویست لە دنیا، بڕۆ ئەجرەکە لەو وەرگرە، لێرە لای ئەڵڵا هیچ نییە. وێ بەڕاستی ئەمە ئەسڵە بناغەیە، بەڵام قسەی باش، کرداری باش، ئەم دوانیان ئەوە فەرعە و متابعەیە. شەرطی وەرگرتنی عەمەلیش لای ئەڵڵا بریتیە لەوەی کە یەکەم ئیخلاصی تیابێ، دووەم متابعەی تیابێ. بۆیە متابعە بەبێ ئیخلاص شیرکە، وإخلاصيش ببي متابعة بدعاية. جاب راسي شرك سزاكي هتاية لا تشاو بدعاية قرسترا. ويبراسي شاكر دني ناخ بيش شاكر دني دروي وقدار با كردار كان كبجستو بدم أنجام يدي، يا فرضا يا سنة يا مباحة، بەڵام کردارەکانی ناخ هی دڵ هی دەروون فەرضە، سنەتی نییە، مباحی نییە، هەمووی فەرضە لەسەرە. وێ بەڕاستی ناتوانی تۆ ببیتە کەسێکی ناخ باش هەتا وەکو ناخ و دڵ و دەروونت باش نەکەی بەوەی کە بیر و باوەڕت بۆ ئەڵڵا بێ، نیازی وتنت
بۆ ئەڵڵا بێ نیازی کردنت بۆ ئەڵڵا بێ ئەنجا دواتریش هەمووی لەسەر سونەتی ڕەسوڵ الله ئەنجام بدەیت. خۆشبەختی بۆ کەسەی کە مەشغوڵی ناخیەتی باشیکە پێش دەرەوەی، چکە بەڕاستی ئەوە ئەبێتە مایەی ئەوەی کە بەرەکەتی دنیا و قیامەتی بەسەرا بڕژێ. بۆیە بگەڕێنەوە بۆ ناختان پێشەوەی گرنگی بەجەستەتان بدەن. رسول الله صلى الله عليه وسلم أفرمي التقوى ها هنا سيجار دەست بۆ دڵی ڕاکێشێ. عمەری کوڕی خەطابی ژەی فەرموو اتقوا خشوع المنافق. قالوا وما هو خشوع المنافق؟ قال الذي يخشع جسده ويغفل قلبه. فەرموو خۆتان بپارێزن و ئاگادار بن لە خشوعی ئینسانی منافقەیان. و چییە خشوعی ئینسانی منافقە؟ و فەرموو بریتە لەوەی کە جەستەی خاشی عەملی خوارەکاتەوە لە نوێژاوکای بینی جلوبەرگی شڕۆڵەیە و کزۆڵەیە و تەپ و تۆزی لێ نوشتووە و ماندووە و بۆ دینەژی کە قساکە پێوەی دیارە کامە زۆر ماندووە بۆ دین، بەڵام دڵی بێ ئاگایە لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە. ئەوە هەمووی تەمسیلێکە بۆ خەڵەتاندنی خەڵک. وە بینی جاری وا هەیە دوو کەس نوێژەکەن لە مزگەوتێکە، لە ڕیزێکە، لە پشتی ئیمامێکەوە. نوێژەکەشیان هی یەک فەرضە، یەک جۆر ذیکر و ئەوراد و قورئانیش خوێنن، بەڵام نوێژی یەکێکیان بردوویەتە ئاسمان لە عیلیینە، نوێژی یەکێکیشیان بردوویەتە ئەسفەل السافلین لە سجینە. خۆ بەڕووکەش هەردووکیان یەکشتن، بەڵام سەیرەکەی بەدڵەکەیان لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالە ئاوەهەی جیاوازن. وە سەلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ إن لكل عبد جوانيا وبرانيا. هەموو عەبدێکە فەرمێ ناخی هەیە و دەرەوەشی هەیە، هیچ ئینسانێک نییە لەو دوانە پێک نەهات بێ. ئەفەرمێ فمن أصلح جوانيه أصلح الله له جوانيه وبرانيه. هەر کەسێ گرنگی بدا بە ناخی خۆی بیەوێ باشی بکە، ئەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە ناخیشی بۆ باشەکە و دەرەوەشی بۆ باشەکە. بەڵێ خۆی فەرمێ سوبحانەهو وتەعالە والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا. ئەوانەی کە کۆشش ئەکەن لەگەڵ خۆیانە ئەیانەوێ ناخی خۆیان چاک بکەن، ئێمە خۆمان ڕێنمونیەکەین ناخیشی و دەرەوەشی بۆ چاکەکەین. باشانە فەرمێ سەلمان ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ومن أفسد جوانيه أفسد الله به برانيه. ئەفەرمێ هەر کەسێکیش ناخی پیس بێ و قێزەون بێ و لێی گەڕێ گوێی پێ نەدا، ئەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە بەهۆی ئەوە دەرەوەش و ناوەشی فاسد ئەکە. وێ بەڕاستی بینی ئینسانێک کە دەرەوەی فاسیدە و ناوەشی فاسیدە بەڵام هەوڵەیە دەرەوەی زۆر جار جوان پیشان بدە، ئیلا ئەڵڵا سوبحانەهو وتەعالە دەری ئەخا بۆ خەڵک کە دەرەوە و ناوەشی هەردووکی قێزەون و پیسە. بۆیە ئینسانە بێ ئاگاداری ناخی بێ، دوا ئەوەی کە باشیشی کرد بپارێتەوە لە ئەڵڵا کە ئەو باشیەی بۆ بپارێزێ. یەکێک لە دوعەکانی ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم کە بە بەردەوامی ئەی کرد بریتی بوو لە چی؟ اللهم إني أسألك علما نافعا وقلبا خاشعا. ئەی فەرموو ئەی پەروەردگارم من داوای زانستێکی بەسوودە لێ یەکەم، یعنی زانستێک کە دڵم هەڵی گرێ لە خۆیە و لەسەر جەستەم جێبەجێ بکە و داواشێ لێ ئەەکەم دڵێکی دامەزرا و زیندوو هەم بێ وابەستەی تۆ بێ. داوات لێکەم دڵێکی دامەزرا و زیندوم هەبێ و وابەستەی تۆ بێ. وەکی تر دوعاکانی
کە بە بەردەوامی ئەیکرد یا مقلب القلوب ثبت قلبي على دينك ئەی ئەو ذاتەی دڵەکان هەڵاو گێڕ ئەەکەی دڵی من جێگیر بکە لەسەر دینەکەت. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ ئەی ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم زۆر ئەدبینمەوە دوعایەکەی وەکو لە سونەنا هاتووە. ئەفەرمێ ئێمەش بیکەین. ئەفەرمێ بەڵێ چکە بەڕاستی مەترسیتان لەسەرە. ئەنەس ئەفەرمێ بۆ ئێمەش مەترسیمان لەسەرە دواوەی ئیمانمان هێناوە. فەرمێ بەڵێ چکە بەڕاستی دڵی ئینسان وەکو پەڕێک وایە لە بیابانێک با هەڵیە سوڕێنێتەوە لە ئاخیریشا ئەو دڵە بۆ ئەو لایەیە کە لەسەر یەکەوێ. وە زۆر بڵێن یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. گرنگی رسول الله صلى الله عليه وسلم بدڵ زیاد لە حەد بووە و زۆر بە گرنگی زانی و دڵ دامەزرێنێ پێشەوەی جەستە دامەزرێنێ. ئەبینین قورئانیش وایە ئەوەندەی گرنگی داوە بە دامەزراندنی دڵ و دەروون، ئەوەندە گرنگی نەداوە بە دامەزراندنی جەستە. حتى الله سبحانه وتعالى كاتك كباسي ديني ورگيراو مان بوكا فرمي من او دينام قبوله سرتا ناو بيش خابس الدروايا وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء. جعل ناخيا ويليت تو فرمان بيكراوة ناخت بالفت بكي بس بو الله بي وحنيف بدور بي همو مخلوق وشرك يكو دور بي لدنيا برستي ولا شخص برستيوه، دور بي لحز وشهوة برستيوه، دور بي لناوبانق وبلوبا برستيوه، لا بدي لو أنا هموي بس الله دبوه ناخد عوا پروردكي أنجا ويقيم الصلاة أوا وهنا بيتي بو تسلسله جاري برو بو توحيد وإخلاصكت أنجا ورو بو نيجو رجوكت ويؤتوا الزكاة أنجا نيش بكا بجستي ودمي أنجا زكاتيش بدا. أجر واي كيرد سارت عناوة أنجا دروا ذلك دين القيمة أو ديني راوستاوة أو ديني طواوة. الله سبحانه وتعالى أو دينا ولا قده غيري أو دينا ورنا قده نكي وكو منافق كان بي آمنا بالله واليوم الآخر وما هم بمؤمنين في قلوبهم مرض فزادهم الله مرضا. ولا إيمان هنا وبأ الله برجي دواي ولولا شوا الرأس نكي ناوضل بربينا لا نخوشي بوي الله سبحانه وتعالى لقرآن بەڵێنی شی داوە هەتا تۆ ناخد نەگۆڕی ئەو دەرەوەت بۆ نەگۆڕێ. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ولم يقل ما بأبدانهم. الله سبحانه وتعالى گۆڕانکاری ناکە لە هیچ ئینسانێکە لە ڕووکەشیە لە دەرەوەیە هەتا وەکو ئەو لە ناخەوە گۆڕانکاری لە ناو دڵ و دەرونی خۆیانەکە. نفسی خۆت دڵ و دەروونت لەوێوە دەست پێ بکە هەنگاوی دروستت ناوە بەرەو بەهەشتە ڕۆی. بەڵام لە جەستەوە دەست پێکەیت و ناخت پشتگوێخەی بەڕاستی هەنگاوت بەرەو جەهەنەم ناوە. وێنەی فەرموو إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأبدانهم. الله گۆڕانکاری ناکا لە قەومێک ئەتاوەکو شکل و سێ و ڕەنگ و ڕوخساری خۆیان نەگۆڕن نا فەرمی بأنفسهم ئەوەی ناخیانە بێ بگۆڕن. ئەوسا الله سبحانه وتعالى گۆڕانکاریان تێدا ئەکا و تەوفیقیانەدا. والحمد لله رب العالمين.